براوي ئەم ساڵمان کە یەکەمی بەرنامەی هەنگاوی یەکەمە بێت و کە پشتیوانی دارایی ئەکرێت بۆ پرۆژەکەی خۆی. براوەی بەرنامەی هەنگاوی یەکەم ئەوەی خەڵاتی یەکەم بەدەستدێنێت و سەرکەوتووە بێت. تێلە مردم براوەی بەرنامەی هەنگاوی یەکەم بۆ ئەم ساڵ بریتیە لە شاز عەبدولواحید. هیوادارم دەستان خۆش بێت. هیوادارمە و دوو هاوڕێی تر لێم دڵگران نەبن. ئەوەی هەوراز باسی کرد بۆ پشتیوانی 3000 چلکە ڕکلام بۆ براندەکەی هەوراز کە تقریباً بای 6,000 دلارە، بای 6 دەفتەرە لە کاناڵەکانی نافتی. ئەوە هەدی ئێمە بێ بۆ تۆ. ئەوەی دلێر بەدەل لەم بەرنامەیە، ئەگەر لەم بەرنامەیە سەرکەوتوو بیتا من هەموو پارەکەم بە قەرزایەتەیە چەند ڕەنە خۆ دەزانیت تۆزە باسیشمان کرد زەحمەت بێت تۆ بتوانین زەمانە تێبەی مقابلی 750,000 دلار بەس تەرتیبانە کرد و پارەکەمایەتێ. بەڵام ئەو ئیشەی تۆ ئەگەر قازانجی کرد بە فعلی دلێر بەدەر لە بەرنامە، ئەگەر بەڕاستی من زانی و قازانجی کرد ئەو ئیشەی تۆ بە سیغەیە لە سەرەکان لەگەڵ تا ئیشەکە پێکەوە ئەکەین. ئیستەنا سە جواب مێرەوە بە فعلی ئەمێ ئۆفەرێکم بۆ وەربگری بزانم مەعمەل لە شەریکەیەکێژین خۆمان قسەی لەگەڵاکەین تۆ لە ئیشەکە دەرەچیت مەقسەد نەک لە ئیشەکە دەرەچیت لە مەعاملەکردنەکە مەعاملەیەکەین مەواد چی تێچی تێناچێت. ئەگەر ئەو قسەی تۆ ڕاست بوو تارێکی وا باشی خێر کرد دڵنیا بێمە ئیشەکە بەدەل لەم بەرنامەیە لە دەرەوە خۆمان ئیشەکە لەگەڵ جەناب تاکەین. سەرکەوتوو بیت بۆ هیوادارم دڵە لێمە عازمە بێت. بۆ ئەگەر دانیشتن عەزەر نەبێ بۆ بەرنامە بۆ یەکەمی شاس شاز ئیستە یەکەم بووە بەڵام دوو بژاردە دەخەمە بەردەست بزانم کامیانە قوبوڵە. بژاردەی یەکەم 250,000 دلاری تێچە پرۆژەکەی تۆ مەطعەمێکی بۆ دابنین لە سەی هی خۆت بێت وەکو خۆ پێشکەشی کردووە و بە قەرز بێسوود مقابلی زەمانەت. یعنی قەرزێکی ئەیرێتێ بۆ خۆت و مەطعەمەکە بۆ دانرێت 250,000 دلاری تێچێ خۆت ئیدارێکی لە ساسە مەطعەمەکەی هی خۆتە. بژاردەی دووەم ئەم ئیشەی بکەین بە ئیشێکی گەورە. ئەم فکرەی تۆ لەبەرەوەش هەڵم بژاردووە لەبەرەوەی لە هەموو عالەمان نییە. سێرچێکی زۆرمان کردووە لە هەموو وڵاتەکانە گەڕاوین. مەطعەم هەیە تاک شتێکی مناڵانەیە شتێک لە شوێنێکە هەیە یەکێکەوە نییە هەیە فکرێکی هەیە بەس تا ئیستا مەطعەمێ نییە بۆ مناڵ بێ خواردنی سەحی هەبێ بیئەکەی ناوەی جەوەکەی مناڵانە بێت و دەیتکێر واتاوەی ڕەوزە و حەزانە بەشی مناڵ بەجێهێشتنی تیا بێت کە ئەمە 4 شتە لە یەک شتا کۆوەتەوە. ئەمە فکرێکی زۆر مهمە لە هەموو عالەمان نییە. ئەگەر تۆ ڕازی بی ئێمە ئەتوانین لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆمپانیای دامەزرێنین کۆمپانیایەکی تایبەت بۆ مەطعەمە کۆمپانیایەکی گەورە لە سەرەتادا لە چەند ساڵ یەکەمە وردە لە مەطعەمی یەکەم و سەرەتا 3 مەطعەمەکەینەوە گەر سەرکەوتوو بوو هیچ ترەکەینەوە تا بڕی 10 ملیۆن دلاری بۆ سەرفکەین لەو مەطعەمەیە لە هەموو جیهان فەرعمان هەبێ سەرەتا لە ئەمریکاوە دەست پێەکەین و تۆ لە 105
لە سای پێنجی و کۆمپانیاکەین بەناوتەوە کۆمپانیاکە لە ئەمریکا ڕیجستەرە کرد لە ئەمریکا دامەزێن لە سای پێنجی هی تۆ بێ و لە سای بیستی مەطعەمێکی سلێمانی پشکی تۆ بێت یەک مەطعەمی سلێمانی لە سای پشتی تۆ بێت پێنجی هەموو جیانیش پشکی تۆ بێت کۆمپانیاکە دامەزێنێکین بە براندێکی عالەمی وەکو چۆن ماکدۆناڵد هەیە ئێستا سەرمایەکەی 107 ملیار دۆلارە من پێم وایە ئەگەر ئەم مەطعەمە باسی قورسەکەیم کرد احتیمالە فەشەل بێنین زۆر متحمس مەبە ئەگەر ئیدارەکەمان خراپ بێ چ ئەوەی یەکەم بێت چ ئەوەی دووەم بێ هەردووشی زەرەرەکەین بەڵام وای دانی ئیدارەکەمان سەرکەوتووە یەکەم جار لە مەطعەمێکەوە دەست پێکەین ئەمەی خۆت کە داوا کردووە 250,000 دلاری سێمە ئامادەین مەطعەمەکەیش بۆ دانن و لە ساسەشێکی خۆتە ئەمەی تریان بیکەین بە براندێکی مارکەیەکی عالەمی شەریکەکەش ئەمریکی بێ و کەسش نازانێ هی کوردە لە ئەمریکا شەریکەکە تەسیسەکەین لە ویلایەتی کالیفۆرنیا یعنی هەموو شتێکی ئەتوانین لە دەرەوەی بۆی شەریکێکی ئینتەرناشنال بێ دوایی بۆ براندین ئاسانتر بێت لە سای پێنج شەریکە گەورەکە هی تۆ بێ لە سای 20 مەطعەمەکەی سلێمانی هی تۆ بێ ئەو دوو ئۆپشنش یەکسەر جواب بمێرەوە ئەگەر خەڵکی لەگەڵای ئەگەر خۆت بڕیاری بیرێکی لێ بکەرە و بڕیارم بە کامیانە قوبوڵە باشە بەس بیری لێ بکەرە و پێم بڵێ کامیانت قوبوڵە بژاردەی یەکەم یا بژاردەی دووەم دووەم بۆچی دووەم لەبەرەوەی من تەنها بیرۆکەیەکم هەیە لەوانەیە من بە تەنیا سەرکەوتوو نەبم بەس ئەگەر لەگەڵ تۆیان لە هەموو گیانەوە شتێ من بکرێ بە تاکید سەرکەوتووە بێت کاکە هۆکار کەوای کردووە کە من تۆ هەڵبژێرم لەبەرەوەی فکرەکەی تازەیە فکرەکە لە عالەما تازە ئەگەر ئەم فکرەی تۆ من چۆن بیرەکەمەوە سەرکەوتوو بێت ئەبین بە ملیاردێر لە عالەما وەکو ماکدۆناڵد جوانە بە ملیارها دۆلار دوای توانی بەس ناوەکەی بفرۆشیتەوە ئەگەر سەرکەوتوش نەبێت لە مەطعەمی یەکەم و دووەم و سێمە دیارە کە سەرکەوتوو نابێ و کاتە پارەیەک زەرەرەکەین من ئەو مجازەفەیە ئەەکەم بۆ لەبەر تمۆحی ئیشێکی زۆر گەورەم هەیە وەکو خۆم بۆ تۆش ئەگەرەوەی یەکەمە قبول کردایە هەر بەلامەوە طەبیعی بوو لەبەرەوەی من وعدم ماوە و یارمەتیم و مەطعەمێک دانی بەڵام پێم وایە تەمان ئەگەر تۆ لە سا پێنجی ملیارها دۆلار هەبێت زۆر زیاتر وەک لە مەطعەمێک تەنها لە سلێمانی لە ساسەڵ هەبێت لەبەرەوە ئەوە پەندی بەرنامەکەی ئێمە بوو هیوادارم بڕیارەکەمان غەڵەت نەبێ و هیوادارم ئەم پرۆژەیە لە داهاتوودا بێ بە پرۆژەیەکی سەرکەوتووی جیهانی و هیوادارم لە وەرزی داهاتووشدا بتوانین پرۆژەی جوانتر پرۆژەی ناوازەتر هەڵبژێرین و داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویست هەچ کەسێ بۆ وەرزی دووەمی هەنگاوی یەکەم پرۆژەی هەیە پرۆژەی لە خەیاڵە با لە ئیستەوە حازری کات لە مانگی سێە ڕیکلامەکرێ بۆ پرۆژەکان و بۆ وەرگرتنی پرۆژەکە هەچ کەسێ پرۆژەی هەیە تکایە بە حازری کا ئامادە بێت ئەو کاتە کە ڕیکلامان بۆ کرد پرۆژەکان بێنن بەڵام تکام وایە هەوڵ بن پرۆژەکانتان پرۆژەی ناوازە بێ بیرۆکەیەکی تازەی تیا بێ خۆتان ئامادەکەن لە مانگی سێدا ڕیکلام بۆ وەرزی دووەمی هەنگاوی یەکەمەکرێت و ئەو کاتە پرۆژەکانتان جێبەجێکن هیوادارم سرم نێشاند بێتن هیوادارم هەموو هەم جەنابتان هەم ئەوانی کە پێشتریش دەرنەچوون لێمان ببورن و بەدڵێکی فرانەوە لێم وەربگرن و کاتی بەڕێستان و بینەرانمان گرتووە هیوادارم بەرنامەیە سوودێکی هەبێت و سەرکەوتن بۆ هەموو لایەک سوپاس بۆ ئێوەش